بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆ دوو مژار تاوتوێ دەکا مژارێکمان تایبەت دەبێت بە پەسەندکردنی پرۆژە یاسای حەشدی شعبی کە دوێنێ لە پەرلەمانی عێراق پەسەند کرا دیارە ئەم پرۆژە یاسایە سەبارەت بە شیعەکانی عێراق دەستکەوتێکی مەزن بوو شەڕعەتیاندا بە حەشدی شعبی کە قسەی زۆری لەسەر بوو کە بە تایبەت لەلایەن سونەکانی عێراقەوە و هەروەها لە پرۆژە یاساکەدا و لە کاتی دەنگداندا سونەکان بە شێوەکی گشتی پرۆژەکان ڕەت کردەوە کوردیش بە شێوەک لە شێوەکان دابەش بوونە سەر دووڕە. مژاری دووەمیشمان تایبەت دەبێت بە یەکگرتنەوەی حزب بوو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئێستا قسە لەسەر تەوەری یەکەمی باسی ڕۆژ دەکەین کە میوانی تەوەری یەکەممان بەڕێز ئوسامە جەمیل ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان میوانداریمان کردووە. بەڕێز ئوسامە بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. هەربژی کاکامەرە ماوەیەکی زۆر بوو لە شاشەکان دەرنەدەکەوتی. وەڵا بەشەکی ڕەنگە خەتای خۆم بی بەشەکی ڕەنگە شاشەکان پێویستیان بە من نەبوو بیجارێ زۆر باش بەنامنە لە خزمەتدام. پرۆژە یاسای حەشدی شعبی پەسەندکرا زۆرینە پەرلەمانتارانی شیع پەسەندیان کرد و بەشێک لە فراکسیۆنەکانی کوردیش ئەگەر باشتر بڵێم بەشێک لە پەرلەمانتارانی کوردیش دەنگیان بە پرۆژەکەدا بۆ تو چمانەیەکی هەبوو؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاو پرۆژە یاسایە هاتە پەرلەمان هەرزوو برادرانی شیعە بە تایبەتی قیادەکانیان لە هاوپەیمانی نیشتیمانی ئەویان ڕاگەیان کە ئێمە منەتمان پێ نیە هەر کەس دەنگمان پێ بدایە پێمان نەدا خۆمان زۆری نین و لە ڕێگای ئەو زۆرینەوە دەتوانین دەنگ بەدەست بێنین بۆی ئەو پرۆژە یاسایە بڕوە. حەشدی شعبی دیارە کاردانەوەی دروستبوونی داعشە لە عێراق بەڵام لەسەر بنەمایەک چیوا دروستکراوە کە دەکرێت بڵین هەمان شێوەی پاسداری ئێرانیە حرە سەوری پاسداری شۆڕشی ئێران چونکە شیعەکان و ئێران دەیانەوێ عێراق بکەنە کۆپیەک یان نوسخەی دووەمی عێراق بۆ ئەمە بەستەش بێگومان دایانەوێ هێشتا عێراق نەبووتە و کۆپیێکی ئەوان دەخوازن نەخێر ئەو کاتە دەبێتە کۆپیێکی تەواوی ئێران کەوا کورد هیچ ڕۆڵێکی نەمێنێت لە عێراق و سونەکان هیچ ڕۆڵێکیان نەمێنێ و دەوڵەتێک ئەلان بکرێت لە عێراق کە سرف دەوڵەتێکی سیعەیە لەسەر بنەمای مەزهەبی جعفەری و چاوەڕێکردنی مەهدی منتەزەر و هەموو هەنگاوەکان بەو ئاراستەیە بڕوەکەوا شیعە هەمیشە باڵا دەست بێ بەڵام نابێ ئەوە بشارینەوە ڕەنگە ئەوە لە عێراق تۆزێ قورس بێ ینی قورسەکەی ئەوە نییە کە ناکرێت بەڵام کاتی پێویستە چونکە ئەگەر ئێران لەسەر زەوی ئیدارە عێراق بکە نابێ ئەومان لە بریتی ئەمریکا لە دوورەوە لە ئەسمانیش ئیدارە عێراق دەکەن. بۆچی ینی ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ پرۆژەیەکی لەم شێوە نین لە کاتێکدا حەشدی شعبی یەکەمین هێزی عێراقی بوو کە توانی بەغدا بپارێزێ و باشووری عێراقیش بپارێزێ لە هەڕەشەکانی داعش. بەس تەنیا لەبەر ئەمەیە کە ئەوان بەس تەنیا لەبەر ئەمەیە کە ئەوان زۆرینیان لە شیعە مەزهەب پێک هاتوون هەر هەمیان لە شیعە مەزهەب پێک هاتوون ینی خۆی حەشدی شعبی دروست کراوە لەسەر بنەمای ئەوەی بێتە هێزێکی بە قووەتی شیعە لە داهاتووی عێراق بۆی دیفاع لە شیعە بکاتێ دیفاع لە حکوومەتی عێراق بەڵام لە مووسڵ هەیە حەشدی وەتەنی حەشدی نیشتیمانیەوە ڕۆڵێکی کاریگەریان نیە تەنانەت من زۆرجار لە سەرکردەکانی شیعە و حەشدی شعبی گوێم لێ دەبی دەڵێن ئێمە ناتوانین چەکی باش بدەین بەوانە چونکە ترسیەوەمان هەیە لێمان هەڵگەڕێنەوە و تووش شێشەمان بکەن تەنها لەبەر ئەوەیە چونکە ڕاگەیاندنی عەرەبی بە خەستیش لەسەرەوە دەکات کە حەشدی شعبی میلیشیایە چەکدارە و کارەساتی گەورەی لە عێراق ناوەتەوە گرفتی گەورەی دروست کردووە بە تایبەتی بۆ سونەکان تا ئێستا خۆ گرفتیان نەبوو بۆ کورد زۆر مەگەر لە ناوچەی تووسخورمات و ماوەیەکاندێک کێشەوە ئەوش لە ڕێگا ڕێکەوتنەکان تا ئەندازێک هێور کراوە بەڵام لە داهاتوو ئەگەر ئەم هێزە ئێستا کە بوو بە هێزێکی نیزامی بوو بەشێک لە عێراق و کێشەکە لەوەیە ینی لەناو وەزارەتی بەرگری نییە ینی دیارە وەزارەتی بەرگری وەزارەتێکە پێک دێ لە هێزە چەکدارەکانی هەر وڵاتێک کە هەبێ بەڵام بۆچی حەشدی شعبی دەستگایەکی سەر بخۆیە ینی کێشەکە لێرە بەڵام دیارە ئەم پرۆژە یاسایە لە مەودووە ئەرکەکانی حەشدی شعبی دیاری دەکا و لە ژێر فەرماندەی چەکدارەکانی عێراق زانی چۆنەکە بە تایبەت حەیدەر عەبادی ینی یاسا لەم وڵاتە لە عێراق سەروەر نییە یاسا ئیشی پێ ناکرێ ئەو یاسایە تەنها بۆ ئەوەندە بەکارهاتوە تاوەکو پرۆژەکە بڕوە چی یاسایەک نووسراوەتەوە و دەنجی لەسەردراوە ئیشی پێکرا بێ لە عێراق تا ئەمە ئیشی پێ بکرێ من حەشدی شعبی خۆم وەکو کوردێک بە مەترسیەکی گەورەی دەبینم بۆ سەر کوردیش لە داهاتوو بە دەر لەوەی کە یەکگرتووی ئیسلامی یا من ئیسلامی میاوە بەڵام وەکو کورد سبەینێ ئەگەر حەشدی شعبی
داعشی نەهێش لە عێراق یانەما سونەکانی کۆنتترۆل کرد بە تەکیید حەشدی شعبی دەبێتە گرفتێکی گەورە بۆ کورد چونکە حەشدی شعبی هێزێکی نیزامی ڕێک لە چوارچێوەی یاسادا نەڕێژراوە هێزێکی عشایری میلیشایی چەکەڵگر هەر کەس لە ڕاستە خۆی چەکی هەڵگرتووە مەلایە مەندیلی لەسەر نایە چەکی هەڵگرتووە خەڵکی جادەتەوە چەکی هەڵگرتووە کۆنتترۆل نەکراوە بە یاسا جەنابەت دەزانی دەیان پێشێلکاری لەلایەن حەشدی شعبی و ئەنجام درراوە لە شارەکان لە تاڵاکردنی شارەکان لە سووتاندن لە ئێستاش وڵامی پرسیارەکەی منت نەداوە لە کاتێکدا سوپای عێراق نەیتوانی حەشدی شعبی ڕابگرێ لەسەر داوا و فەرمانی عەلی سیستانی مەرجعی باڵای شیعەکان حەشدی شعبی دامەزرا و توانی چ بوو ینی پرسیارەکەم ئەوەیە لە کاتێکدا کە سوپا ڕۆلی نەبێ ینی حەشدی شعبی وای کرد ینی داعش ڕابگرێ ینی تەنانەت داعشیش بشێنێ لە هەندێک بەرەدا ئەمە پێ دوان نییە ئەوەیەک متمانەیەک دەدات بەو هێزە کە پارێزەری عێراقە من دەمەوێت ئەو دیوی وەڵامی ئەو دی و پرسیارەکە بدەمەوە کە سوپای عێراق بۆ شەڕی نەکرد سوپای عێراق بۆ کشایەوە سوپایەک کە باشترین و چاکترین چەکی بۆ کڕابوو خۆ ئەو سوپاش هەر لە کوڕانی عێراق پێک دێن خەڵکی بێگانە نییە ڕەنگە بەشێکی هەر ئەوانە بن کە ئێستا چۆنەتە ناو حەشدی شعبی ئەوان بۆ بە فەرمانی سەرکردی هێزە چەکدارەکەن کە ئەو کاتە نووری مالیکی بوو لە مووسڵ کشانەوە هەموو چەک و سلاحیان بەجێهێشت بۆچی سزنی ئەبوو غرێب شکا و هەرچی سزنەکان هەبوون دەرچون چوونە سووریا بە سەیارە و لەوێ چەک و سلاحیان پێدرا و داعش دروست کرا بۆچی لە ڕوومادی کشانەوە هەموو چەکیان بێت سوپایەکە لە بنەمادا دروست کرا بوو لەسەر بنەمایەکی لەرزۆک بۆ ئەوەی ببێتە کاردانەوەیەک بۆ دروستکردنی هێزێک کۆپی هەمان ئەو هێزێک کە ئێستا لە ئێران هەیە کە پێڵێن هێزی پاسدارانی شۆڕش حەشدی شعبی لەسەر ئەو بنەمایە دروستکراوەکو گوتم عێراق کۆپیەک دەبێت لە ئێران بۆیە ئەمەوا دروستکرا تاوەکو ئەم هێزە جێگای سوپای عێراقی بگریتەوە وە تەنانەت ئێستا گەیشتمە ئەو قەنەعەتەی لادانی خالید عوبەیدی وەزیری بەرگریش ڕەنگە زۆربەی زۆرینەی شیعە لەگەڵ ئەوە بووبن بۆی وەزارەتی بەرگری هەر بە تەواوی لاواز بکرێ هێزێک دروست بە ناوی هێزی حەشدی شعبی کە جێگای بگریتەوە ئەگەر بەبیریت بێ لە زمانی سەدام حوسێن جێشی شعبی دروستکرا لە هەشتایەکان لەگەڵ سوپا بەڵام ئەوە هێزێکی کاتی بوو کە شەڕی عێراق ئێران کۆتایی پێهات ئەو هێزە نەما ئەسڵ وا بوو حەشدی شعبی بۆچی دروستکرا عەلی سیستانی بۆچی دروست بێ بۆ محاربەکردنی داعش وایە نە ئەسڵ وا بوو کە داعش کۆتایی پێهات ئەو هێزە نەمێنێ یا بچێتە ناو سوپای عێراقی سەر بە وەزارەتی بەرگری وەکو هێزێکی نیزامی نەک هێزێک کە یەک پارچە لە شیعە پێکاتوە و هەمویان بە ئاراستەی ئەوەدا دەڕۆنکەوە بیانەوێت عێراق کۆنتترۆل بکەن لە ژێر ئالای شیعە بۆچی دەبێ ئێستا ببێتە هێزێکی سەر بەخۆ لە پەرلەمان دەنجی پێ بدرێت کە مەترسی بۆ سەر عێراق داگیر بکەن لە ژێر ئالای شیعە و تەنانەت باسش لەوە کرد کە حەشدی شعبی لە داهاتوودا دەبێتە هەڕەشەیەک لەسەر هەرێمی کوردستان من دڵ نییە پرسیار لێرەدا ئەوەیە لە دەنگدانەکەی دوێنێدا بەشێکی بەرچاوی پەرلەمانتارانی کورد دەنگیان بەو پرۆژەدا ینی پێ دوایە ئەو پەرلەمانتارانە بێ ئاگابن لە پیلانان ڕەنگە حیزب پێیگوت بن بەڵام من ئەمە بە هەڵەیەکی کوشندە و استراتیژی دەبینم دەبواە لەسەر یا بنەمای سەفقەیەک دەنگ بدرێ لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شو هەرچەندە وەکو گوتم شیعە منێتی پێ نەبوو سونە و کورد دەنگ بدەنیانە چووکە خۆیان زۆرینەن خاوەنی نزیکەی دەوری 269 تا هەفتاویە کورسین زۆرینەن دەتوانن بە 50 زایدێک یاساکە بڕوێنن پرۆژە یاساکە پێویستان پێ نەبوو بەڵام ئەگەر پێکاتەی کورد و سونەژ وەکو بینیمان لە کۆنگرێ ئەوان دەیان ڕوان من دڵنیا بووم دەیان ڕوان و باس لەوە کرد کە حزبەکان لەبەرەوە من ئەوەی ببوورە ئەوەی کە کورد دەنجی داوە من ئەوە بە هەڵەیەکی زۆر کوشندە دەبینم و دەبواە دەنگ نەدرێ یا لەسەر بنەمای سەفقەیەکی زۆر گەورە کەوا ئەوانیش بالمقابل شتێکی گەورە بۆ کورد بکەن یا بودجە بنێرن بۆ نمونە ڕازی بن بەوە شیعەکان بودجە بنێرن یا ئەوەتە دامی پێشمەرگە بکرێ لە ڕووی موچە لە ڕووی چەک و سیلاح لە ڕووی هەموو شتێک کە دەدرێ بە حەشدی شعبی ئەوەی درا بۆوان بەوانیش بدرێ لەسەر ینی کۆمەڵی شتیوا بکرا بە تاوەکو دەنگ بدراویان ئەوەتە دەنگ نەدرا بە بەهاتبانە دەرەوە باشتر بوو من ئەگەر من دژی حەشدی شعبیم کە دەرێم دەنگ نەدرێ بە هەمان شێوە دژی ئەوەشم کە هێزێکی وەکو حەجی شعبی بۆ سونەش دروست بکرێ ینی ئەوە نیە من بەتەنها دژی شیعە بم ئەگەر سبێنێ سونەش بێوێ هێزێکی ئاوا دروستکە لە عێراق و ببێتە هێزێکی سەر بەخۆ بەدەر لە چوارچێوی وەزارەتی بەرگری و سوپای عێراقی بە تاکید من دژی دەوەستنەوە هەمان ئەو قسانە دەکەم چونکە ئەو کاتە ئەو هێزیش دەبێتە مەترسی باشتر باس لەوە کرد لەوانەیە حزبەکان داوایان لە پەرلەمانتاریانیان کردبێت لە بەغدا دەنگ بە پرۆژەکە بدەن بۆچی ئێمە یعنی بە سەراحەت قسە بکەین لە کوردستان حیزبەکان دابەش بوون
بۆ نمونەیەکێتی نیشتمانی کوردستانی لە ئێران نێزیکە ئەمە واقعەکە و هەمومان هەستی پێ دەکەین وە سەرکردەکانی یەکێتی پەیوەندیش و تونند و تۆڵیان بەڵام لەگەر بزوتنەوەی گۆڕانیش پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕانیش دەنگیان بە پرۆژەکە داوە بەشێک بەڵێ ئەوانیش نزیکترن لە ئێران تا پارتی دیارە لەگەڵ تورکیا نزیکە پارتی یەگرتوش ڕەنگە لە تورکیا نزیکتر بی تا ئێران بەڵام بەگشتی یەکێتی و گۆڕان لە ئێران نزیکن کەواتە دەنگدانەکە لەسەر بەرژەوەندی کوردە بووە نەخێر بەرژەوەندی حیزبی بوو بەڵام بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن ئەمە شەڕی شیعە و سونەیە پێویست ناکە کورد خۆی بکات بە تەڕەف ئەی بۆ نەدەهاتە دەرەوە با دەنجی نەدابایە بێلایەن بووە بەشێکیان دەنگیان داوە بەشێکیان دەنگیان پێ نەداوە ئەوانەی دەنجادا برادران یەکێتی و گۆڕانی ئێوانە لە ئێران نزیکن ئەومە واقعە باش پەسەندکردنی ئەم پرۆژەیە پێ دوایە عێراق بەرەو دامەزراوەیی دەبە یاخود بەرەو من پێم وایە بەرەو کارە ساتی گەورەتر دەبە هەرچەکردار چی دەبێت لەلایەن سونەکانەوە پێ ناکرێ سونیەکان هیچیان پێ ناکرێ سونەکان ناتوانن هیچ بکەن و ناتوانن بەرەنگاری شیعە ببنەوە چونکە لەبەر ئەوەی خۆیان یەکەم پەرتەوازن دوم ناوچەکانیان داگیر کراوە لەلایەن داعش سێم هەمویان تووشی دەربەدەری و ئاوارەی بوون و بەشێش زۆریان کەوتون تا هەرێمی کوردستان چوارم کە لە هەمووی گرنگترە وڵاتانی عەرەبی بەجددی ناتوانن پشتگیریان بکەن و نەیان توانی سونەکان بکەن بە یەک تۆکمە و بەهێز کە بتوانن دیفاع لە خۆیان بکەن خاڵشیدی زۆر گرنگەوەیش سونە تووشی زۆرێک لە غرور ببوو لە دوای کەوتنی سەدامی ژوان دەزانی هەر ئەوان دێنەوە سەدەسەڵات و دەسەڵات هە لەبێ لە دەست ئەوان بێ تەنانەت ئیعترافیان بە فیدرالیەت نەدەکرد بە حکوومەتی هەرێم نەدەکرد لە بیدایەتی ئێستا مەمنون خۆشتیان بەدەست بکەوێت لەبەر ئەوە من پێم وایە سونە هیچی پێ ناکرێ و ناتوانێت هیچ بکە لەم وەزعی ئێستا کە هەیە ئەم وەزعی کە ئێستا شەرق الئەوسەد پێدا دەڕوا و ئێران توانیوەتی کۆنتترۆلی چار پایتەختی گەورەی وڵاتانی عەرەبی بکە بۆ بە جەمسەرێکی گەورە بەرامبەر بە دروستبوونی سراعێکی نوێ کە سراعی شیعە و سونەیە کە ڕەنگە ئەوە لە بەرژەوەندی ئەمریکا وڵاتانی ئەوروپیش دابێ بۆی گەلانی عەرەبی وایە ئەوەندە ئاسان بێت عەرەبستانی سعودیا تورکیا ینی دەستەوەستان بوەستن و عێراق وەکو کێکێک تەسمیل بە عێراق تەسلیمی ئێران بۆ خۆ کوچیان کردووەوانە مەگەر لێدوان و شت بدەن تورکیا هەموو هەوڵێکیدا بۆەوەی بتوانێت ببێتە بربەستێک لە بەردەم ئەوەی کەوا سونە لەوە زیاتر ئەزێدەندرە هیچی پێ نەکرا سعودیا هیچی پێ نەکرا وا لە سووریا بە هەزاران سونە سەردەبڕێ هیچیان پێ ناکرێت لەبەر ئەوە ناتوانن هیچ بکەن کەواتە ئایندەی سونە لە عێراق لە مەترسیدایە تا کۆتایی پێ هاتوواندن پێم وایە شتێک نەماوە بە ناوی سونە تەنها کۆمەڵی پەرلەمانتارکەوە ئەوانیش هیچیان پێ ناکرێت وەگەر هەر شتێکیش بکەن ڕەتفعلی بە قووەت بەرامبەریان دەبێت کورد لە چێوەی ئەو معادلە سیاسەیە بە تایبەت تۆ باز دەوە دەکەی حەشدی شابی دەبێتە مەترسی بۆ ئایندا ینی بەڵگە چی ئەم قسەیە زۆر جار دەکرێت بەڵام زێدەتر ینی بەڵێ دروستکردنی ترس نییە بە تایبەت لە بەغدا ئەگەر لە ناوچەی سەوز ببینی پێشم وایە بینی بێتت هەلەوێ بووم حەشدی شعبی ناوی حەشدی شابی شان بەشانی هێزەکانی پێشمەرگە بە یەکەوە دروشم پەیام هەیە کە پارێزەری عێراقن کاک کامەران خۆی ئێمە دوای عێراق ڕوخانی عێراق کورد بەگشتی وەلایەنە سیاسیەکان قەنەعەتیان وابوو لەبەر ئەوەی شیعە لەگەڵ ئێمە چەوسێنراوەتنەوە و چەندین سارە زوڵم مستەمیژی زۆریان لێکرەوە لەلایەن حکوومەتی عێراقی دەبنە هاوپەیمانێکی زۆر بەهێز لەگەڵ کورد و داواکارەکانی هەموو کورد جێبەجێ دەکەن یعنی ئەو قەنەعەتێکی کولی هەبوو بەڵام دوای وردە وردە بۆمان دەرکەوت وانە بۆ نمونە ئێستا گەلی کوردستان بەدەست ستەمی شیعەوە تووشی کێشە بووە حکوومەتی عێراقی سەرۆکان سەرۆک وەزیران شیعەیە دەوڵەت شیعەیە بەڵام فەرموو بوجە نانێرێ موچە نانێرێ گرفتت بۆ دروست دەکا پێشمەرگە ئەترافی پێناکە موچەی پێنادا ئینزارت دەداتێت لەو ناوچانە زیاتر نابی بێپێش ئەو چێ ناوچانەی گرتوتە دەبی بکشێەوە لە تووس خورمات و تووشی گرفتت دەکات نایەنەوەی پێشمەرگە بچێتە ناو مووسڵیانەوەی پێشمەرگە بچێتە ناو تەلافەر جێگایەکانی دی ناوچەکانی کە ئازادی و لەبەر ئەوە کاڵ بۆەوە کە تۆ بتانی جارێکی تر ئەو ئەمەلە لا دروست بێ کە شیعە بتوانێت یارمەتیت بدا و هاوکاریت بکاو ببێ بە هاوپەیمانێکی باش حەشدی شعبی هە لە سەرەتای دروستبوونیەوە جەنابەت ئاگاد لێیە کە لە کاتێک لەگەڵ داعش کەوتە گرفت لە تووس خورماتوش لەگەڵ پێشمەرگە کەوتن گرفتی گەوریان بۆ کورد دروست کرد لەوێ و قەناسیان دانابوو لە سەربانەکان چەندیان کوردیان دەکۆش لە ڕێگای بەغدا کە کورد هاتو چۆی دەکرد بە کاری بازرگانیان شوکاری دەبوو دەیان گرتن و اختطافیان دەکرد و دەیان کوشت و چەندی شوفێریان کوشت لەبەر ئەوە حەشدی شعبی وێنەیەکی جوانی پیشان کورد و پیشانی گەلانی عێراق نەدا کەوا بڵێ ئەم هێزە دەتوانێت شان بەشانی پێشمەرگە دیفاع لە عێراقیەکان بکە کوا لە شوێن دەرێ ڕوویداوە پێشمەرگە چوو بێ شوێنێکی گرت بێ
ئاگری لە خانوەکان بەردابێت تاڵانی کردبێ مزگەوتی ڕوخان دەبێ خەڵکی وەران کردبێ ئەوان کە چوونە ناو فەلوجە بەدەیان مزگەوتیان ڕوخان چوونە ناو ڕوومادی دەیان خەڵکی سونە یعنی لە ڤیددیۆکان هەن مەترسیەکە لەوەدایە ئەگەر هێزێکی نظامی ڕێک و پێک لە چوارچێوەی عێراق لە چوارچێوەی یاسا هەوڵ بدا بۆ لە ناوبردننی داعش بۆ گەڕانەوەی یاسا بۆ هێنانی ئەمن و ئەمان خەڵک بۆچی ئەو تۆقینەوە ئەو ترسەی دەبێت کەواتە ئێمە دەست لە یەک پارچەی عێراق بشۆی یەک پارچەی عێراق بە فشاری ئەمریکا و ئەوروپا ماوە ئەگەر نا وەکو واقع شتێک نەماوە بە ناوی یەک پارچەی کورد سەر بەخۆیە لە هەموو شتێک ڕاستە لە چوارچێوەی عێراق و نەخشەکەی پێی دەرێن عێراق تا ئێستا کوردی تێمە بەڵام بە عەمەلی و لە ڕووی ئیداری عێراق سێ پارچە بووە بەڵام ئایا دەبێت بە سێ پارچەی تەواو کە یەک وەکو ئەوەی لە سوودان ڕوویدا یا ئەوەی لە وڵاتانی دیکە ڕوویدا ئەمە دەمێنێتەوە سەرستاتی ژەتی نێودەوڵەت و ڕای نێودەوڵەت ئێران ئەگەر بتوانێت لە ڕێگای شیعەکانەوە هەژمونی عێراق بکە وەکو دەوڵەت بە تایبەت لە باشوور و ناوەڕاستە وەک خەریکیشەوە جێپەی خۆی لە باکووری عێراقیش دەکاتەوە ئایا ئێران دەتوانێت هەژمونی هەرێمی کوردستانیش بکە من پێم وایە ئێستا لە هەرێمی کوردستانیش ئەگەر ئێران بیاوێ هەر شتێک بکات دەتوانێت بکات لە ڕێی لایەنە سیاسیەکان چۆن لەبەر ئەوەی لایەنە سیاسیەکان باش دەزانن ئێران هێزێکی گەورەیە لە ناوچەکە و ناتوانن بەرامبەر بە ئێران ڕابوەستن و ناتوانن شتێک دروست بکەن بەرامبەر بە ئێران کە ئێران مەترسیەکە و هەڕەشەکەی زیاتر بێت تا ئێستا پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران و پەیوەندی لایەنە کوردەکان تا ئەندازێکی زۆر باشە کورد توانیوێتی ئەو هاوسەنجێ بپارێزێت کە ئێران نەکات بە کەواتە لە باشووری کوردستان ئەوەی ئێران بوێ دەیکا هیچ کەسێک نییە هیچ حزبێک نییە لە بەرامبەری بوەستێ بڵێن نەخێر بەڵێ هەموو شتێنە بەڵام خۆ ئێران هەموو شتی لە تو ناوێ خۆ ناوێ مەسەلەن بڵێ دەبێ هەولێر وێران بکرێت بەڵام بە ئاشکرا لە میدیاکانیان بە ئاشکرا لە میدیاکانیان باسەوە دەکەن لەگەڵ پرۆژەی سربەخۆیی باشووری کوردستان هەموو وڵاتێک واز لەوە دەکات نەکەری ئێران سووریاش واز دەکات سعودیش واز دەکات تورکیاش واز دەکات ئەمریکاش دەڵێ من لەم خۆناغە لەگەڵدانیم بەڵام ئەوەی ئێستا ئەوەی باشە بەنسبە لایەنە کوردەکان ئەوەیە نانهێشتوە ئێران ببێتە دوژمنێکی زیار سەرسەخت کە گرفت بۆ ئێرە دروست بەڵام بەپەی قسەکان بۆی بینەرانی کوردستان بیچار بە زانیاریەکان ورتر قسە بکەین ینی تورکیا بەم شێوەیە قسەی نەکردو عەرەبستانی سعودیەش لە سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ شانشینی عەرەبستانی سعودیە بە هەمان شێوە بەو شێوەی قسەی نەکرد وەکەوان لەگەڵ سربەخۆیی هەرێمی کوردستانی لە کاتێکداگەر ئەوان نیانوتە لەگە بەڵام وتوانێمە لەگەڵ یەک پارچەی خاچی عێراقی بەڵام قسەکراوە هەموو وڵاتێک دەیکا ئەمە بۆ ئەمڕۆیە بزانێ یەک پارچەی خاچی عێراق پەیوەستە بە ئیرادەی نێودەوڵەتی پێوەست نیە بە ئێران و سووریا و تورکیا و سعودیە ئیرادەی نێودەوڵەتی هەبێ بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا ئەو ئیرادەیە هەبێت کە عێراق دابەش بکەن هیچ وڵاتان ناتوانێت بەرامبەریان بوەستێتەوە وڵاتانی عەرەبی پێیان خۆش بوو سوودان دابەش بوو بۆ دوو وڵات بە تەئکید پێیان خۆش نەبووە بەڵام کە ئیرادەی نێودەوڵەتی هەبوو کرا ئیرادەی نێودەوڵەتی هەبێ سبێنێ بۆی سعودیە بێ بە سێ وڵات دەیکەن تۆ باس لەوە کرد گوتت لە ڕێگەی حزب و لایەنە سیاسەکان دەتوانێت بارودۆخی باشووری کوردستان تێک بدا چۆن بە چ شێوەیەکی بدا ئێران نامن نەموت باس لەوە ئەمە باسمان لە هەژمونی عێراق کرد گوتم ئایا دەکرێت ناوتم هەر شتێکی بووێ لە هەرێمی کوردستان لە ڕێ حیزبەکان دەتوانێت بیکە چۆن ینی بۆ سارەکەم لەوەیە چۆن دەتوان لە ڕێ حیزبەکان مەسەلەن بۆ نمونە ئەگەر بیاوێ یادی حوسینێ بکرێتەوە لێرە ئێران حیزبەکان دەیکەن مزگەوتیشیان دروست کرد حوسینیشیان دروست کرد لە سلێمانی لێرە یادی ئیمامی حوسین کراوە بیانەوێ بۆ نمونە مەسەلەن بیانەوێ کۆمەڵی شتیدی بکرێ پەیوەندی بازرگانی و ئابووری بە قووەت بی دەکرێت باش بیانەوێ مەلاکان لە خۆتبە هێرش نەکەنە سەر شیعە و باسی شیعە و ئێران نەکەن دەیکەن باش بیانەوێ بەڵێ وەکو بینیمان لە بەغدا بڕیار لە دەستی تارانە بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیران ئەگەر تاران و ئەمریکا تاران و ئەمریکا تەنسیق بەڵێ ئەگەر بیانەوێت سەرۆک وەزیرانە سەرۆکی هەرێمێک بۆ ئەم باشوورەی کوردستان دەستنیشانکەن ئەو توانایان هەیە ئێرە من قەنەعەت ناکەم ئێران ئەوەندە تەدەخولی ئێرە بکە بۆچی پێویستی بەو تەدەخولە یەکجار زۆرە نییە چونکە لەلایەک کورد شیعە نییە سونی مەذهبە دووەم هیچ کێشەیەکی لەگەڵ هەرێمی کوردستان ئەوەندە قوڵی نییە تاوەکو بڵێ دەبێ فلان بەڵام زێدەتر لە 10 ملیۆن کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە قەیناکە بەڵام کوردی ئێران نەبووتە کوردی باشوور نەبووتە پاڵنەرێک بۆ کوردی ئێران کە گرفت بۆ ئێران دروست بکەن تەنانەت هێزی پێشمەرگەی کوردی ڕۆژهەڵات کە لێرەن لە ژێر ئامۆژگاری لایەنە سیاسیەکانی ئێرە زۆر جار
چالاکی چەکداریشیان وەستاندووە و من لە سەرکردەکانیم جۆلێ بووە پێم وتون مەزبیری من بۆچی ئێوە چالاکیتان نییە دەڵێن نامانەیە ئەو ئەزمونەی ئێرە تێکچی و کێشە لە بۆ ئێرە دروست نەبی و هەر کاتێک بیانەوێ دروست بن جەنابەت بینی وتە لە هەواڵە خۆت دیانی وەکو ڕۆژنامە دەبینی ئێران چۆن تۆ بارانی ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی ئەو هەژمنەیە ئەو چالاکیانە لە ڕابردوودا ئەو تەنگەژە سیاسی لە نێوان حزب و لایەنە سیاسەکانی هەرێم هەبووە سەبارەت بە پەرلەمان سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم ئێران گەمەی تێدا کردووە بڕوا ناکەم گەمەیەکی زۆر بە قووەت کە بگاتە ئاستی ئەوەی گرفتێکی وا دروست بێ وەزعی هەرێم تێک بچێ قەنەعەتم نییە من وا تێدەگەم و ئێران لاریشی لەوەی نەبی ئەگەر مەسعود بارزانی بمێنێتەوە بە سەرۆکی بەڵام بەڕێز وسامە چۆن دەکرێ ئێران ینی لە کاتێکدا هەوڵی هەژمونکردنی عێراقیدا وەکو خۆت باسی دێوە دەکەی عێراقی هەژمون کردووە ینی لەگەڵ هەرێم وەکو دۆستێک مامەڵە بکە لە سیاست هەموو شتێک واریدە ینی تۆ لە سیاست بە ئارەزوی خۆت چۆنت بێ ئاوا مامەڵە دەکەی لە بەرژەوەندی خۆت ڕەنگە لەم قۆناغی ئێستا بەرژەوەندی ئێران ئاوا بێ کە هەرێمی کوردستان ئارام بێ کێشەی بۆ دروست نەبێ گرفتی نەبێ وە پەیوەندێکی تونند و تۆڵ و باشی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان هەبێ پەیوەندی سیاسی پەیوەندی ئابووری پەیوەندی بازرگانی هەموو لایەنەکان بەڵام ئەوە مەرج نییە تا سەر بەردەوام بێ ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغەکانی دی بەرژەوەندی ئێران وابێ ئەو پەیوەندیە زۆر بەرەو پێشتر بڕوایا بگەڕێتەوە دواوە لایەنە سیاسەکانی کوردیش بە هەمان شێوە یان ئێمە لەم قۆناغێک لە قۆناغەکان دەماندیت مەسەلەن بەرپرسانی کورد لێدوانی زۆر توندیان بەرامبەر بە ئێران دەدا بەرامبەر بە تورکیا دەدا ئەگەر ئێران ئەوەندە نیەت پاکی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوە سیاسەتە نیەت پاچی نییە بەڵێ ینی بۆچی یەکگرتووی ئیسلامی وەکو خۆت باس لێوە کرد ئەوەندە لە تورکیا نزیکە ئەوەندە لە ئێران نزیکە ئایا پەیوەندی بە مەسهەبەوە هەیە نامەرجینی نزیکیەکە بەو دەزانین چۆن یەکگرتو حیزبە دەسەڵات و حکومت نییە تا ئەو پەیوەندی زۆر خەست بیتەوە من ئەوەندەی ئاگادار بم یەکگرتویانی زۆرێک لە هاوسەنجی پاراستووە لە بینی ئێران و لە بینی بەشدارە تورکیا وە ڕقەمێکی بچووکیش نییە گرتووی ئیسلامیە خۆ ئەوانەی کە ئێستا لەگەڵ ئێرانیش بینیان لە یەکگرتو خۆشترە ئەوانش لە حکوومەت بەشدارن بۆ نمونەوەکو یەکێتی وە یەکگرتو زۆرێک لە هاوسەنجی پاراستەوە بەڵام من پێم وایە لەم قۆناغی ئێستا و لە هەموو قۆناغان لەبەر ئەوەی یەکگرتو ئیسلامی حیزبێکی ئیسلامی و سونە مەزهەبە ئەگەر مخەیر بکرێت لە بینە ئێران و تورکیا بە تاکید تورکیای پێ باشتر باش دێمە سەر پرسێک پرسی تیرۆرکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل وەکو دوایین پرسیار دیارە ئەنجامدەری تیرۆرکردنی دکتۆر هوشیار لەلایەن ئاسایشەوە دەرگیر کرا ئەمە چۆن پێشوازیتان من بە هەنگاوێکی زۆر باشی دەبینم مشتێکی زۆر باش بوو و ئەوەم بەلا باش بوو کە یەکگرتووی ئیسلامی بە پێش حەدەسەکان نەکەوت کەسی تاوانبار نەکرد کەسی تۆمەتبار نەکرد ڕەنگە لە هەندێک ئەندام تاکو تەراوە قسە کرابێ بەڵام وەکو استراتیژەتی یەکگرتووەکو ناوەندی بڕیاری یەکگرتوو نە کەسی تۆمەتبار کرد نە کەسی تاوانبار کرد وەوتی با چاوەڕێی لێکۆڵینەوەکان بکەین بزانین ئەنجامەکانی دەگاتە چۆ من ئەمڕۆ کام خەبەرم بێ زۆر دڵم خۆش بوو تاکیدم هەموو ئەندامێکی یەکگرتووش دڵی خۆشە و هیوادارم ینی هیوادارم چارەسەرکردنی ئەو کێشەی بەو ئاراستەیە بڕوا کە یاسا سەروەربێ باش ئەوە زۆر وایە ینی ئەوە پرسیارێکی گرنگە هەرچەندە ینی ئاسایشی هەرێمی کوردستان بەڕوونی باسی لەوە نەکردووە وردەکاریەکان بەڵام خوێندنەوەی ئێوە خوێندنەوەی بەڕێستان پێتان وایە تیرۆرکردنەکە کێشەیەکی سیاسی بێت من ناتوانم هیچ بڵێم تا ئاسایش ئیعلان نەکات چونکە یەکەم دکتۆر هوشیار هەزار ڕەحمەتی لێبی پیاوێک بوو زۆر نەرمونیان و لەسەر خۆ بوو کێشەی لەگەڵ هیچ لایەنێک نەبوو کێشەی لەگەڵ هیچ کەسێک نەبوو لەگەڵ هیچ دەوڵەتێک نەبوو ینی ئەگەر کێشەیەکی سیاسی بووایە ڕەنگە لە ناو یەکگرتوو مامۆستا ئاینی تر هەبی کە زۆر لەو زیاتر باسی سیاسەتی کرد وە زۆر لەو زیاتر ڕەنگە سنوورەکانی سیاسەتیشی بەزان بێ بەڵام هیچی لێ نەکراوە لەبەر ئەوە تا ئاسایش ئیعلان نەکە من ئەو کێشە بەغامزی دەبینمەوە ینی من یەشت ئەگەر داعش بوو نایە ڕەنگە یەکسەر داعش ئیعلانی بکردایە داعش شەرم لە کەس ناکە هەر کەس بکوژ یەکسەر بەدەیان 450 مەلای سونی لە عێراق کوشتووە بەس داعش بێزگەلەوەی قاعیدەش کە 4,500 کوشتووە لەبەر ئەوە من ینی تا ئاسایش ئیعلانی نەکە باش مەسەلە بەغامز دەبینم کەواتە چاوەڕێی ئاسایش دەکەین بۆ زانینی وردەکاریەکان بەڕێز وسامە جەمیل ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سوپاس بۆ ئێوەش هەر بژی کاکامە باس دەست خۆش.
بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژ تایبەتە بە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت یەکگرتنەوەی هەرسێ کۆمەڵەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە عومەر ئێلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان میوانمانە. بەڕێز عومەر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لە دەرەنجامی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەم ئێوە وەکو سێ حزب کۆنفرانسێکتان بۆ یەکگرتنەوەی حزبەکانتان ساز کرد. دەرەنجامەکەی چی بوو؟ ئایا موژدێکی خۆش لەم کۆنفرانسەدا دەستەبەر بووە؟ کاکامەران پێشتر سڵاو لە هەموو بینەرانی کوردستان 24. ئەو کۆنفرانسە تەنیا کۆنفرانسی کۆمەڵەی گشتی کۆمەڵەی زەحمەت کێشانی کوردستان بوو. ئێمە دەگەڵ دوو لایەنی دیکە لە دیالۆگ داین وەک ڕەوتی سۆسیالیستی و وەک هێڵی یەکگرتنەوەی کۆمەڵە ئەوان بەشداری ئەو کۆنفرانسە نەبوون. بەڵێ بێگومان ئەم باز لە کۆنفرانسەکەی ئێوە دەکەم، بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی هەوڵێکەیە هەر سێ حەزب بەیەکەوە لە یەک حەزبدا کۆ ببنەوە. بەڵێ ئەوان هێشتا ناوی حیزبیان لە خۆیان نەناوە، وەک ڕەوتن خۆشیان ئەعلام نەکردووە بۆەوەی نێوی دیکەی کۆمەڵە زۆر نەیەت، ناوێکیان لە خۆیان نەناوە و کۆنفرانسەکەش بۆیە نەبوو ئێمە ئەو سێ حیزبە تێیدا یەک بگرینەوە و ئەساسەن ئەوەی کە لە هەواڵک لە ژێر نیوسەکەشدا دەیبینم هەوڵەکانی یەکگرتنەوەی حیزبەکانی کۆمۆنیستی ڕۆژهەڵات من لەم وایە ئەو تیترێکی دروست نییە، بەڵام ئێمە بڵێ پێویست کەواتە دەتوانین بڵێن ینی ئەوەی لە قسەکانی جەنابەت جێبستی ببم لی تێگەیشتبم هیچ هەوڵێک نییە بۆ یەکگرتنەوەی حزبەکانی کۆمەنیست. با بڵێن ڕەوتەکان ئێوە حزبن ئەوان ڕەوتن، ئێمە کێشەمان لەسەر ناو نییە، کێشەمان لەسەر ینی حزبەکان و ڕێکخراوەکانی چەپە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. هاوڕێیانێک لە ڕەوتی سۆسیالیستی و هەروەها هێڵی یەکگرتنەوەی کۆمەڵە لەگەڵ کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لە دیالۆگدان و نانویستووە نێوێککە لە خۆیان بنێن و بەحسی یەکگرتنەوە هەیە ساڵ زیادیشە لە بینی ئێمەدا و ئەوە مانجی یەک ئاخرین دانیشتنمان ئێمە لەم بابەتەوە دەکەین کە پرۆسەی چوون بەرەو کۆنگرەی هاوبەش و ئەوانەی تێدا قسە دەکرێت. ئەوە تەبیعیە لەم کۆنفرانسەدا بڕیاردرا و ئەو هەنگاوانە بە باش هەڵسەنجێندرا بەحسی یەکگرتنەوەی حیزبەکانی کۆمۆنیستی ڕۆژهەڵات نییە، ئەسڵەن شتێکی وامان نییە لە نێو ڕۆژهەڵاتی کوردستان حیزبە کۆمۆنیستیەکان شتێکی وان نییە. باش بڕیار وابوو ئێوە وەکو حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کۆنگرەی خۆتان ساز بکەن، بەڵام کۆنگرەکەتان گۆڕی بۆ کۆنفرانس. ینی تاوەکوی ئێستا گرفتی ئێوە گرفتی چەپخوازەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان چییە لەوەی ناتوانن لە یەک بەرەدا لە یەک حزبدا یەک بگرنەوە؟ ینی هەندێک جار جێبستی ئەوە دەبین لە ئەندامانی ئێوە کە گرفتی هەرە سەرەکی لەسەر پۆستی سکرتێری گشتی ئەو حزبەیە کە لە ئایندەدا دادەمەزرێت. من با پێشتر ئەوەتان ئەرز بکەم کە ئێمە کۆنگرەمان لەبەر ئەوە نەگرتووە، کۆنفرانسمان لەبەر ئەوە نەگرتووە کە چونکە کۆنگرەمان بۆ ناگیرێ، بەڵکە ئێمە بە پێویستمان دەزانی لەو هەلو مەرجەدا جیا لە پلەنوم ئۆرگانێکی سەروتر کە لە پێڕەوی ناوخۆدا باسی کراوە، ئەویش کۆنفرانسە باز لە هەلومەرجی ئێستا و داڕشتنی سیاست بۆ ئەو هەلومەرجە بکە. ئێمە بۆیە کۆنفرانسمان بانگێش کردووە کە
ئەگەر چاو لێ بکەین ڕۆژهەڵاتی ناوین بە ئاقارێکی زۆر گرنگ و هەستیاردا تێدەپەڕێ و بزوتنەوەی کوردی لە ناوەڕاستی ئەو ئاڵوگۆڕانەیە هەم پێشوەچوونی گەورەی بەدەستهێناوە هەم مەترسی گەورەی لەسرە لەلایەکی دیکەوە ئێران لە توولی 30 ساڵی ڕابردوو 37 ساڵی ڕابردوودا یەکێک لەلایەنە سەرەکیەکانی هەموو کێشە و شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوین بووە لە هەموو شوێنێک بۆیە گرنگ بوو کە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران هەم و بەتایبەت کۆمەڵە بارودۆخی ئێستای کوردستان و وەزعەکە لێک بداتەوە هەم بزانێ کە ئەو هەنگاوانەی کۆماری ئیسلامی و مەوقعیەتێک کە کۆماری ئیسلامی هەیەی لە ڕۆژهەڵاتی ناویندا چ تەسیرێکی لەسەر بژوتنەوەی کوردی دەبێ ئێمە ئەوانەمان تاوتوێت باشە تاوتێتان کرد بەڵام گەیشتن بەچی بڕیاری چیتاندا لەم کۆنفرانسەش هەر دەگرین ئێمە لامان وایە کە هەلومەرجەکە بەرەو ئەوە دەڕوا کە ئێران دەسەڵات و نفوزی خۆی تێدەکۆشێ لە دەرەوەی سنوورەکان پەرە پێ بدا و زیادی بکات و هەموو ڕەوتەکەش بەرەو ئەوە دەبینین کە ئێران نەک تەنیا دژایەتی بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات دەکاو کردوویەتی و لە بەرابەریدایە بەڵکە حەولەکانی خۆی چرتر دەکاتەوە و چرتری کردوێتەوە بۆ دژایەتیکردن دەگەڵ هەرێمی کوردستان باشووری کوردستان و دژایەتیکردن هەروەها دژایەتیەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ باشووری کوردستان دیکەشدا چی بووە؟ کۆماری ئیسلامی ئێران بە هەموو وجودی خۆیەوە پشتیوانی دەکات لە حکوومەتی عێراق و چەندین جاریش ڕایگەیاندووە کە هەرێمی کوردستانی قوبوڵ نییە و من پێم وایە تێژ دەکۆشێ بۆ خستنە ناکۆچی زیادکردن لە هەرێمی کوردستاندا و بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە لەو هەلومەرجەدا هەموو ئەو دۆخە لێک بدەینەوە و لە هەمان کاتدا بڵین کە ڕۆژهەڵاتی ناوین نادرێتە دەست ئێران من پێم وایە ئاخرین حەولەکانی ئێرانە ئەگەر ئێران تا ئێستا لەو 30 ساڵەدا کەڵکی وەرگرتۆ چۆتە سەرێ و دەسەڵاتی لە ڕۆژهەڵاتی ناویندا پەرەیسەندووە ئێمە لە دەورەیەکداین کە وردە ڕەوتی دژی ئەم سیاسەتە پاوانخوازانەی ئێران دەست پێ دەکا و لە نەتیجەدا ئێران هەم لە ناو خۆدا تووشی گرفتی گەورەیە و هەم لە سنوورەکاندا لە دەرەوەی سنوورەکانی خۆشی زۆر باشە دەگەڵ شەڕ و بەڕێز عومەر ئێوە هەر باس دەوە دەکەن کە لە کۆنفرانسەکەتان ئەوە تاسیر دەکات لەسەر کوردی ڕۆژهەڵات خوێندنەوەتان بۆ کۆمەڵێک پرس کردووە من باز لە بڕیارەکان دەکەم ئایا ئێوە چ بڕیارێکتان داوە لەم کۆنفرانسەدا بۆ مامەڵەکردن لەگەڵ سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران ئایا بڕیاری ئەوەتاندا ڕەوتی چەکداری دەست پێ بکەنەوە ئایا بڕیاری ئەوەتاندا کە بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ باشووری کوردستان و لەگەڵ ناوچەکەدا بکەن؟ بەڵێ ئێمە بە هەموو لێکدانەوەی خۆمان پێمان وابوو کە هەلومەرجێکی باشتر دەرەخسێ بۆ بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بزوتنەوەیەکی مەدەنی تێدایە ڕاستە لە ژێر گوشاردایە و زەمینەی چالاکی لە ڕۆژهەڵاتی کوردستان زیادی کردووە و ئێمە ڕێخستنەکانی ناوەمان لە هەموو بوارێکدا لەم بابەتەوە چالاک دەکەینەوە و پشتگیری دەکەین لە هەموو بزاوتی کوردی لە بەشەکانی دیکەی کوردستان و بەتایبەت لە هەرێمی کوردستان ئێمە ئەوڕۆکە لە هەلومەرجێک داین کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان و جاران مەسلەی باز لە سربەخۆیی ئاواتێک بوو خەونێکی خۆش بوو بۆ خەڵکی کوردستان و ئارەزوێک بوو ئەوڕۆکە بە کردەیی باز لەوە دەکرێت جا ممچینە یەکێک ئێوە لایەنگەرێک بڵێن مەسەلەن ئێستا ناکرێت پرۆسەی دەوێت ئێستانا ساڵێکی دی 6 مانجیکە بەڵام مەسلەی سربەخۆیی کوردستان ئیتر لەوە دەرچووە بەڵکە وردە بووەتە پرسی ڕۆژ و پرسێکی کردەیی و
هەموو ئەوانە لە خازانجی ئێمە خۆمان هەموو کوردی ڕۆژهەڵات لە هەموو خەباتی خەڵکی کوردستان لە هەموو حادیسەیەک کە لە کوردستاندا هاتووەتە پێشە پشتگیریمان کردووە بۆ شەنگاڵ بۆ فێدرالی لێرە بۆ کۆبانی و ئەوەش درێژە پێدەدەین سیاسەتی ئێمە دۆستایەتیکردن و نزیکیکردن و هاو خەباتیە دەگەڵ هەموو بزوتنەوەی کوردی لە هەموو بەشەکانی کوردستان ئەلاڕەغمی جیاوازیەکانمان و لە هەمان کاتیشدا ڕێگە بە خۆمان دەدەین هەر هەڵەیەک و کەمکوریەک لەو بابەتەوە بینین دڵسۆزانە رەخنەی لێ بگرین هەروەها بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە پێمان وایە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستە کە چەترێکی هاوکاری دروست بێ ئێمە لەو ینی قسەکانی بەڕێستان ینی زۆربەی بەرپرسانی کرد پارتەکانی ڕۆژهەڵات زێدەتر خۆی لە هیوا و لە ئایندەدا بەم شێوە دەبێت کار لەسەر ئەمە بکرێ بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ڕۆژ لە دوای ڕۆژ ینی حزبەکانی دیموکرات پارتەکانی چەپ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر تەمەشای مێژوو بکەین لە باتی ئەوەی یەک بگرن پێگەیان بەهێزتر بکەن ڕۆژ لە دوای ڕۆژ ینی ئەو حزبانە دابەش دەبنەوە بچووکتر دەبنەوە پێتان وایە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا دەستی دەرەکی لە ناو گەمەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە یاخود لە نێوە خۆتاندا بەرژەوەندی تایبەتی وا دەکا ئەم حزبانە نەتوانن یەک بگرن بە بڕوای من زۆر فاکتۆر تەسیریان هەیە لەسەر ئەو وەزعی کە لە نێو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات پێک هاتووە و بۆتە هۆی جیایش حقیقەتی ئەوەیە کە ئێمە لە دەورەیەکدا شکستێکی نیزامیمان خوارد و گوشارێکی زۆر کەوتە سەر کوردی ڕۆژهەڵات و دەورەیەکی زۆرە ڕاهبەری و هێزی چەکداری ئەو حیزبانە لە هەلومەرجێکی تەبعید و تاراوگەدان و تەبیعیە کۆماری ئیسلامی ئێرانیش هەرچی بۆی کردبێ لە ترۆر و کوشتن و بڕین لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات حتا لە باشووری کوردستان و تا ئەوەی کاری تێکدەرانە بکە کردوویەتی هەموو ئەوانە تاسیر دەکا دەورەیەک شکستێکی واقعی و چوونە تاراوگە تەسیری بووە لەوەی کە حیزبەکانی ڕۆژهەڵات تووشی گرفت بن بەڵام بە بڕوای من ئێستا لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا پرۆسەی ئینشعاب و جیایی کۆتایی پێهاتووە ئێستا زۆرتر هەموو مەیلێک کە هەیە مەیلی نزیکبوونەوە هاوکاریکردن و یەکگرتنەوەیە و ناتوانین ئێمە ئەوە نەبینین کە حیزبەکانی ڕۆژهەڵات لەگەڵ بزوتنەوەیەکن لەگەڵ بزوتنەوەیەکی واقعین جا با ئێستا فاسیلیان هێندێک گرتبێ یا دوورتر کەوت بێتنەوە بەڵام بەشێکن هێشتا ئالترناتیو بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان پێک نەهاتووە و بەتایبەت کۆمەڵە هێزێکە کە دەوری سەرەکی هەبووە لە بۆچی ینی بۆچی ئەو پرسیارە زێدەتر ئاراستەی ینی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت لەوەی ینی ئەم حزبانە سربەخۆنین لە بڕیاردان و ناتوانن بەبێ حزبەکانی باشووری کوردستان هیچ بڕیارێک بدەن من لام وایە ئەوە ڕوانینێکی نادروستە و هەڵەیە کۆماری ئیسلامی ئێرانیش تێدەکۆشێ ڕۆژێک کە ئێمە خەباتمان دەکرد دەیانکود ئەوانە پالیزبان و شا و ساواک لە پشتیانەوەن ئەو وەختەش حیزبەکانی ڕۆژهەڵات و بەتایبەت کۆمەڵە گوێ لە مستی دەوڵەتی بەعس نەبوو بەڵێ ئێمە بە ئاشکرا دۆستایەتی باشووری کوردستان هەرێمی کوردستان و ئەو کیانە دەکەین بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە سیاستمان متەفاوتە وەک جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش کتوویەتی ئەوان سیاست بە حیزبەکانی ڕۆژهەڵات دیکتە ناکەن بەرپرسی سیاسەتی ئێمەش نین و ئێمە سیاسەتی جیاوازمان هەیە ئێمە زۆر جار ڕەخنەگری سیاست گەلێک بووین من باسم لە سەرۆکی هەرێمی کوردستان نەکرد من باسم لە حزبەکان کرد کە حیزبەکانی باسم لە حزبەکان دەڵم بەڵێ باسم لە حزب منیش دەڵێم حیزبەکانی ڕۆژهەڵات گوێ لە مس نین بەڵێ ئاخر قەیناکە
نە حیزبەکانی باشووری کوردستان دەتوانن شت دیکتە بکەن بە حیزبەکانی ڕۆژهەڵات و بە حیزبە سەرەکیەکانی ڕۆژهەڵات نە حیزبەکانی ڕۆژهەڵات و بە تایبەت کۆمەڵە دڵم گوێ لە مستی ئەوەیە چی پێ بڵند بیکە ئەوە قسەی نەیاران و دوژمنانە و من بە تەواوی ڕەتی دەکەمەوە باش ئێمە سربەخۆین لە بڕیارداندا بۆ هەموو شتێک لە هەمان کاتدا دۆستین دەگەڵ حیزبەکانی باشووری کوردستان و دەسەڵاتدارانی باشووری کوردستان باشە ینی بمانەوێ و نەمانەوێ پەیوەندی حزبەکانی باشووری کوردستان لە حزبێکەوە بۆ حزبێکی دیکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران جیاوازی هەیە من لێرەدا نامەوێت ناوی هیچ حزبێک بهێنم بەڵام ئەو نزیکەی حزبەکانی باشووری کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئایا لەسەر بەرژەوەندی و حیسابی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە؟ ئێمە زۆر جاری دیکەش باسمان کردووە دەور و نەخشێک کە کۆماری ئیسلامی ئێران بوویەتی کارتی کوردی بەدەستەوە بووە لە باکووریش لە ڕۆژاواش لە باشووریش ئەوە ڕەت ناکەمەوە کە بە تەوری واقعی بزوتنەوەی کوردی مەجبور بووە دەگەڵ دراوسێکانی پەیوەندی بێ و لە شرایطێکدا کە حکوومەتی بەعس حکوومەتێکی درەندە بووە و بۆیە بەڵێ تەسیری هەیە ئێران و دەور و نەخشی ئەو تەسیری هەیە لە باشووریش لە باکووریش و دەتوانم بڵێم بەڵێ بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات جیا لەو گوشارانەکە لە سەریەتی لە هەمان کاتدا ئەو پەیوەندیانە دەگەڵ ئێران دەبێتە هۆی ئەوە کە مەحدودیەتی بۆ دروستکرێەوە مەیدانی بەرتەسکتر بکرێتەوە بەڵێ ئەوە تەسیری هەیە باشە لە ماوەی ڕابردوودا جموجۆڵی چەکداری لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد بەڵام ئێستا بە تەواوەتی دەتوانین بڵێن ئەم جموجۆڵانە وەستێنراوە وەستاندنی ئەم جموجۆڵانە لەسەر داواکاری باشووری کوردستان بووە یاخود ئەمە قەناعەتێکی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئیتر زمانی چەک بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ئەو زمانە نییە کە دەستکەوتی بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست بهێنێ پێشترەوە بڵم کە ئەوەڵە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خوازیاری ئەوە نەبوون بە زمانی چەک و بە چەک مەسلەی کورد چارە سەرکرێ هەمیشە خوازیاری دیالۆگ بوون ئێمە لە هەلومەرجێکدان ئێستا خەباتی ژنان خەباتی مەدەنی خەباتی سیاسی گەرم و گۆڕ خەباتی ڕێکخراوە سینفیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە و ئاشکرایە و بۆیە وەزنێکی گرنگی هەیە لە هەمان کاتدا ئێمە ناتوانین هەرێمی کوردستان بکەینە پشتی جبهە و مەیدانی تەراتێنی خۆمان و تا ئێستاش ئەوە نەکراوە هەموو حەولێک کە هەیە ئەوەڵەن ئێمە هێزمان لە ناوەوەی کوردستان هەیە و تەبیعیە کە حەول دەدەین هێزی چەکدار ڕابگرین لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا پتەویشی بکەین بەشێک لەو هێزە لە ناوەوە دروست دەبێت و دروستیش بووە من نەمدیوە کە کەس بڵێ خەباتی چەکداری ڕەت دەکەمەوە یاواز لە خەباتی چەکداری دێنم خەباتی چەکداری لە ئەسڵدا بەرگریە لە خۆ لە بەرامبەر هێرشێکی چەکدارانە و باش ئەوەندەی ئێستا ئەرکی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو دەبیندرێ ینی لە چوارچێوەی لە بازنەی میدیایی زێدەتر تێپەڕناکە ئەوەندە نابیندرێ ینی چاڵەکی ئەو حیزبانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت لە شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێخستن و کاری جودا جودا بکەن پێتان وایە ئەمە بۆ زەعیفی بوونی ڕێخستنەکانتانە لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود ئەمە ویستێکی ئێوەیە ناتانەوێ ینی مەترسی بکەوێتە سەرجانی هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە لەم وایە ئەوە لێکدانەوەیکی نادروستە هەر کەس ڕژیمێکی دیکتاتۆری درڕندە بناسێ معلومە ئێمە خۆ بۆ هەر چالاکیێک کە دەکرێت ناڵێن ئەوە چالاکی کۆمەڵەیە و ناتوانین ئەوە بڵین و ناژبێ ئەوەش بیڵین بەڵام بە دڵنیاییەوە هەموو چالاکیەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێن بەڵێ تاسیری حیزبە سیاسیەکانی لەسرە و کاری ڕێخستن دەکەن لە هەموو بوارەکاندا بەڵام بە هیچ جۆرێک دروست نییە ئێمە خەباتی مەدەنی و سیاسی و سینفی خەڵکی کوردستان بێنی نەژێر ئەژنۆی خۆمان و مۆرچی خۆمانی پێوە بنێن و
بەهانە بدرێتە دەست باشە. بۆیە کاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە بڕوای من کاری مێدیایی نییە. باشە ئێمە لە هەموو بەڕێز عومەر دیارە کاتم کەم ماوە دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم ینی ماوەیەکی زۆرە چالاکمانی ئەدام کراوە ماوەیەکی زۆر هەردوو حزبی دیموکرات لە هەوڵی ئەوە دابوون یەک بگرنەوە ئێستاش ئێوە وەکو حزبی کۆمەڵی زەحمەتکێشان وەکو ڕوتەکانی چەپ لە هەوڵی ئەوەدان یەک بگرنەوە پرسیارەکەم نێرەدا ئەوەیە ئەمە تەنیا قسەیە بۆ ڕازیکردنی ڕایگەشتە لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە ئایندەیەکی نزیکدا بەکردار جێبیستی ئەوە دەبین حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەک دەگرنەوە. ئەوەی بەرامبەر بە کۆمەڵە دەتوانم بیڵێم من پێم وایە زۆر جددیە و لە مانگەکانی داهاتوودا نەتیجەی باشیشی دەبێ و بەگشتیش هەلو مەرجەکە وا دەبینم ئەو ڕەوتانەی لێک نزیکن لەباری فکری و سیاسیەوە واقعیەتی زەمانە بەرەو ئەویان دەبا و زۆریش باشە ینی بە قازانجا تەنانەت حیزبی دموکراتیش ئەگەر یەک بگرێ ئێمە بە قازانجی دەبینین چونکە هێزی بەربڵاو کەمتر دەبێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوە لە قازانجی بزوتنەوەی کووردا و کۆمەڵە هەمیشە لەم بابەتەوە حەول دەدا و کۆمەڵی زەحمەت کێشان بە تایبەت ئاواتی وێکخستنەوەی ماڵی کۆمەڵە و چەپی کوردی چەپی کوردستانی بە گرنگ بێگومان یەکگرتنەوەی کورد بۆ نێوماڵی گەورەی کورد بۆ هەر کوردێک قازانجە بەڕێز عومەر ئێلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە بە شێوەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.